من وەکو یەکێ لەو کەسانەی کە سوکارم ئەنفال بووە پێش هێشتاکن ئێمە لە ئاوایی بووینە وە خاوەن هیچ چۆن بێژی هیچ کێشەمانەوە و کشتی ئیشی خۆی کردووە و ئاژەڵدار بووە و درەوداسی کردووە و هیچ کێشەمان نەبووە. فەقیری ماڵی خۆمان بووینە بە کورتیەکەی لە ناوچە داودە لە قڵات شەرمەڵە. ئیتر لە پڕێک ئەو ئەنفالەشە دەسەرمانە. ئیتر ئێمە لەو کاتە ڕامان کرد بۆ بانی ئاوەسپی هەیە ئەو جەوڵی مازۆخ ناو داوێ مەشهورە. ئیتر ئێمە چووینە ئەو بانی ئاوەسپی خۆمان شاردۆ لەورە ئیتر لە پڕێکە سەیرمان کرد جاش و جێشات بە چەمەکە وە تیارەش لە باس سەرمان حازر بوو. بە چای خۆم بینام تیارەکە نشتۆ بە حاڵ بەبیری مشتێ تیارەکە نشتۆ ئیتر ئێمەی جاشەکان و عەسکەرێکە هاتن ئیتر ئێمەیان ڕاپێشکە بۆ ناو تیارەکە وە لەو کاتێشە من باوکم لێڕانا بۆ ئیتر چۆن بێژ ڕانی هاوروبان کاتی نیوەڕۆ بووە ڕانی هاوروبان ئاوەسپی ئیتر لەو کاتە باوکشمات و ئەیتر یەک دوو فشەگیانایەوە باوکمەوە ئیتر هاتوو بۆ لای ئێمە ئەو وەزعی بینا و ئیتر باش و لەو کاتە باوکمیان نەخوش بەس دووبارە باوکمات بۆ لای ئێمە ئەوانش خۆڵ باس کرد لە ئێمە ئەو یانیش قسە ناو لێمە سوار کرد بۆ ناو تیارەکە. ئیتر بەبیرمە چۆنە گەرمۆی ئاوا سایقی تیارەکە یەک کاوڕەدانەیەکی قەڵەوی لە پشتی خۆیەوە بەستووە هین خەڵکی دیهاتەکان ناو تیارەکە لە وەکوی سەر بەبیرمە ئیتر هەموو شتێک ڕان و شتی تر کشتی لە جێما و ئیتر تیارە هەڵسیا بردمانیان بۆ دووس فڕۆکە لە دووز نیشتۆ لە دووز نیشتۆ وا لە دووز نیشتۆ ئیتر لەوراکە جیامانیان کردو پیا و ژنیان جیا کردو. ئیتر من شایان هاورد لەو کاتە من شایان هاورد ئەو ئێمە و کاتە من تقریبان 5 ساڵ 6 ساڵ 5 ساڵ 6 ساڵەوەم عمرم ئەو کاتە مناڵ بووین دایە ئێمە دوو برا و دوو خۆش بووین تر مناڵ بووین. ئیتر قسمای ناو منشاوە بردمانیان ئەوم بە بیرە خەڵکی دووس بەڕاستی لەو کاتە زۆر بەخیرەتون بەردەم منشاکانیان کردو و هەوڵیانەدا ئەو خەڵکە ڕزگارکەن. خەڵک زۆر لە پاسەکانەوە خۆی هەڵداوە خوانەوە خەڵکەکە ئابیان حازر کردو ئیتر ئەو خەڵکە ئەچۆنا خەڵکە ئیتریان برد بۆ ماڵی خۆیان بەس ئێمە خێر مناڵ و نەمانتوانی دەرچین لەو پاسە دایکن و بۆنە ئێمەوە ئیتر ئێمە نەماتوانی لەو کاتەشە عەسکەرەکە هاتە ژوورە دای لە میلت فەنگ لێمان ئیتر ئێمە نەماتوانی هیچ بکەین وە دوایەوە اینجا بردمانە بۆ تکریت لە تکریت چۆیتر بۆ نوگرە سەلمان و ئیتر لە نوگرە سەلمان 6 مان لە نوگرە سەلمان بووین. ئیتر لەوراکە من برا خوشکێکم لە برسیان مرد و دادامیش هەر لە برسیان مرد لە نوگرە سەلمان. لەوراکە بەجددی ئیتر ئەوەی کوێتە ئەو سجنە نوگرە سەلمان ئیتر نوگرە سەلمان ناوەکەی بە خۆیەتی بەڕاستی ئەوەی چووە ئەورە بە لە برسیان مرد کشتی ئاوەکەشی تاڵ و ناخوریا ئیتر کارەساتێکی بەڕاستی زۆر ناخۆش و ئیتر خەڵکێکی زۆر من ئیسا بەبیرمە بۆ پیاوەشمە گێڕاوە بەبیرمە ئەختیاری عەمری خوای کرد وەڵا عەمری خوای نەکردو گیانیەدا بردیان دەریان کرد دەشتۆ لای ئێمە بردیانە دەشتۆ لەبەر خۆرەکە وتیان بە چینکۆیان خستەبانی وتیان بە لەو ژێر خۆرەکە لێ اینجا لەوراگە اینجا لەورا گیانی دەرچوو بۆ بێ کەس ئەو خۆرە لێدا گیانی دەرچوو اینجا بردیان خسیانە ئەو قومە و تۆزێ قومیان داوەبانێتەوە قەوریشینەوە قەورێک خواردن بە سەمون وەڵی کاکە ئاشکەندەی خەڵکیان نەدا و ئەیاندا لە خەڵک و حەجاج زۆرێدا لە خەڵک و ئیترەوە حەجاج ئیتر مەسوولی بێژین ئەو هینەیە ئەو بەشەی ئەو سجنە بوو لە نوگرە سەلمان بە شێوەی منەوەڵا بەبیر نایە بەس کابراایکی زۆر درڕنتەوە بەڕاستی ئەیدا لە خەڵک
بە قامشیەدا لە خەڵیسە تۆ دانیشتی هات دانیشتی کشتی بە ناوچنەکە دانیشت لە پڕات ئیتر قەمچی لێتەدا کاکە ئەو خوشکبرایەمە بەڕاستی ئەمە دووبارەش یەکەمە ئەو خوشکبرایەمە لە برسیان مرد دیجی کاکە تۆ بۆ نمونەیسە تۆ لەم سەردەما تەمەنیان من خۆم 82 ئەوان لە من مناڵترون هەریان لە من مناڵترون هەر خوشکەم شیرێ خوارد شی دایکمێ خواردی تر لە برسیان مردن تۆ مناڵی سەر شیری بۆ سێنی هەموو شیرێکی بۆ سێنی لەم ڕۆژە لە نوگرە سەرمان بەس سەمونەی مناڵی سەمون ناخوات سەمونشی دەست ناکەوت دوو سەمونیانەدا دوو سەمون بەس چیەکە و بەڕاستی کارە سات وڵا دوای جایتر وامردن ئیتر بردیان لە ناو خۆما تۆزێ لیمیان داوەبانی هەرەوەی ئێمە بە تەمای ئەوە نەوی هەر دەرچی نەوسژنە کشمان نەخۆش بووین کاکە کشمان نەخۆش بووین ئێمە تقریبان 6 مانگتیا بووین زیان نەکەم تقریبان ئاخر قافڵە ئێمە دەرچوین ئێمە لەو ڕۆیتر ئەو ئافۆیدا سەدام گۆڕ بە گۆڕە ئافۆیدا ئەیتر ئەوەی لە زیادە ئەوەی لە سژنەکە ماوە ئەو کەسانە ئیتر تیان کاکە ئێوە ئازاد دەکرێن ئیتر سیاریان بۆمان ئاورد و منشە ئەو سواری سیارەمانیان کرد و ئیتر ئاوردمانیان و نیوەی لە کەلار و ئیتر نیوەی لە هایکی لە شوێنی منتیقەیەکە بێژین لەورە دایاننا وە بێ ڕێوەجێش وەڵام من کە سوکارم وەکو باسم کە سوکارم کشیان فالە ئایلەکەم با دایکم و خوشکەکەم و ماوین و لێ مامە و بابامە وەیەکۆ بەڵێ وەیەکۆ بووین بۆ گوندی خۆتان بۆ جێ خۆتان تا چەندەستان بە ئازادی بە ڕزگاری وڵی من یەکێکم لەو کەسانە کە لە نوگرە سەلمان گەڕیامە تۆ تا ئێستاکە با نەوێتە ئەوەی باسی مادی بکەم 250 لەم حکومەتە 250 بۆ نەکرێت 250 تەبع تا ئەم کاتە ئەوە 31 ساڵە هەتا گویسەیەکیان بۆمان نەکردوەکو موچەکەش ئەوەی 450,000 ئەوەین ئەو کەسانەوە ئەنفال بوونە بەس قەزەی ئەمە هیچمان بۆ نەکراوە داواکاری وەکو کە سوکاری ئەنفال وەکو 11 کەسم ئەنفالە وەکو خەڵکی ناوچەی داودە وەکو دێ قڵات شەرمەڵە من ئەم قساکەم دێی پیرەمۆنی دێی قەواڵی و دێی تووکن و عەزیز قاتر ئەمە کشتی کە سوکاری ئەنفالە تا گویساگە جادەی بۆ نەکراوە جادەکەی ببینە ئەقڵ جامەکە تۆمام من یەکەم لەو کەسانە کە لە دوای ئەنفالەکە ڕانی ئێمە لەو جەوڵە ماوە تۆ مانیەکە ئەو ڕانەمان لەو جەوڵە بووە چی مەسوول و پێشمەرگەی لەو ڕانە ئێمە ئیسپادەی کردە و حیوانی سەر بڕیە یەک مانگ دوای ئەنفالەکە لە قڵات شەمەڵە ئەو مەسوولانە ئیسش ئەو هەڵەستیانە نیە ئەو غیرەتیانی ئەو جادە کاکە ئەو جادە خاسکەن بۆمان ئەو ڕانە ئێمە یەک مانگ لەو دەشتە بووە ئەو سەگانە هەلێ ڕانەکە بوونە باوکش ئەنفال بۆ لێم خۆمان ناچووە یەک مانگ ئەو ڕانەمان لەو دەشتە بووە و دوو سەگیشی لیا بووە هەلێ ڕانەکە بووە لە ئەو دوو سەگا لە جاش و مشتە شارەکان باشتر بوونە و پارێزگاری لەو ڕانەیان کردووە ئەمن بۆ مێژوو ئەم قسە باسەکەم